هەر ڕۆژە و گوتارێکیان ئەمە ڕێک دۆخی کۆمەڵی دادگەری و جارێکی دیکە حیزبینەوەی نوێ میدیاکەی بەرداوەتەوە کۆمەڵی دادگەری و بەدەستەوە ژە و دەربڕینی نالۆژیکی بەحساب دەیەوێت ڕەخنە بگرێت. گەرچی تا ئێستا دیار نییە پەلاماری ئەم جارەی حیزبەکەی چاڤیلاند بۆ سەر کۆمەڵی دادگەری لە پای چ شاباشێک و لە بەرامبەر چ سەفقەیەکدایە، بەڵام ئەمە یەکەم جار نییە ئەم حیزبە دوور لە پرانسیپی ئۆپۆزیسیۆن و بۆ خزمەتی ئەجێندای دەسەڵات لە پشتەوە خەنجەر لە کۆمەڵی دادگەری و حیزبەکانی دیکەی ئۆپۆزیسیۆن دەدات و یەکڕیزیان تێک دەدات. هەموو ئەو خاڵش کە میدیای حیزبەکەی چاڤیلاند تێیاڵا و پێی وایە هەنگوینی لە کلۆرەتداردا دۆزیوەتەوە ئەوەیە کە کۆمەڵی دادگەری ئەنجامەکانی هەڵبژارنی پەرلەمانی کوردستان ڕەت دەکاتەوە کەچی بەشداری لە هەڵبژارنی پەرلەمانی عێراقدا دەکات. ئەم جۆرە لاواز و سواوە لە ڕەخنە پێویستی بە وەڵام و کاتکوشتن نییە و خەڵکی کوردستان لەوە هۆشیارترە کە حیزبێکی ئۆپۆزیسیۆنی ساختە و بازرگانێکی سیاسی نەناسێتەوە. بەڵام هەر بۆ باگەهێنانەوەی میدیای حیزبەکەی چاڤیلاند پەیام لەم چەند خاڵەدا کۆمەڵێک ڕاستی بەبیر دێنێتەوە. یەکەم، ڕەخنەگرتن و گومانکردن لە ئەنجامەکانی هەڵبژاردن لە عێراق و هەرێمی کوردستانیش شتێکی نوێ نییە و هیچ پرۆسێکی هەڵبژاردن بەبێ دەیان ڕەخنە و گومان و سکاڵای یاسایی حیزب و هاوپەیمانێتیەکان تێنەپەڕیوە. تەنانەت لە هەڵبژاردنی 2010 ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشدا بۆی ڕەخنە و گومانەکان لە ئەنجامی هەڵبژاردن سەرجەمەندامانی ئەنجومەنی کۆمسیاران گۆڕدران بۆ دادوەر. 5 بەرپرسی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش دادگایی کران و یاسای هەڵبژاردنیش هەموار کرایەوە. حیزبەکەی چاڤیلاند کە ئێستا ئامۆژگاری کۆمەڵ دەکات بۆچی ئەو کات خۆی لە پرۆسەی سیاسی نەکشاندەوە بەردەوام بوو لە بەشداریکردن لە هەڵبژاردندا. دووەم، کۆمەڵی دادگەری ئەنجامەکانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانی ڕەت کردەوە بەو پێی خراپترین و گەندەڵترین هەڵبژاردن بووە. ئەمەش مانای وانییە کۆمەڵ لە هەڵبژاردنەکانی پێشوودا ڕەخنەی نەبوو بێت و ئەنجامەکانی بەڕاستەقینە زانی بێت. جگەلەوە کۆمەڵی دادگەری حیزبێکی سیاسی و خاوەن بڕیار و ئەجێندای خۆیەتی. خۆ ئەگەر بۆ چاواشەکاری و شێواندنی ڕای گشتی نەبێت ڕەوا نییە ئەگەر حیزبێک گوێزگەیەکی پرۆسەی سیاسی ڕەت کردەوە پێ دوا بێت ئیدی دەبێت خۆی لە تەواوی کار و ململانەی سیاسی بەرکەنار بکات و بەشداری هیچ هەڵبژاردنێک نەکات. سێم، با هەموو پێوەرێک پرۆسەی سیاسی و کاری پەرلەمانی لە عێراق زۆر لە پێشەرێمی کوردستانەوەیە. لە عێراق دەسەڵاتداران تاوەکو ئێستا نەیانتوانیوە پەرلەمان بێنرخ بکەن و وەکو دوکانی سیاسی هەر کاتێک ویستیان دای بخەن و دەرگاکەی قوفڵ بدەن. بەڵام لە هەرێمی کوردستان ئەوە ئۆپۆزیسیۆنە ساختەکە و حیزبەکەی چاڤیلاندە کە شەرعیەت بە پەرلەمانە بێڕۆڵەکەی پارتی و یەکێتی دەدات و نیسابیان بۆ تەواو دەکات. دواتریش بە درێژایی 7 مانگ لە داخستن و پەخستنی پەرلەمان بێدەنگ دەبێت. لەبەرەوە من لێرە لە بەرچاوی هەمووتان دەستبەرداری پۆستی سەرۆکی پەرلەمانی کاتی کە سەرۆکی یەکەم دانیشتنم دەستبەرداریە. من ئێستا وەکو سەرۆکی تەمەنی پەرلەمان قساکەم. من دەستم فەرمی لە کار نەچێشاوەتەوە. هیچ مسلاوێکم نییە کە نووسی بێتم بڵێم من ئەو کارە ناکەم یەکی چکە لە جاتی منیکە. تەنها لە کۆنگرێکی ڕۆژنامە. تەنها لە کۆنگرێکی. چوارەم، حیزبەکەی چاڤیلاند و خەڵکی هەرێمی کوردستانیش دەزانن هەڵبژاردنی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان جگە لە مەهزەلەیەکی سیاسی و دیزاینێکی ئیقلیمی دوور لە بەرژەوەندی خەڵک هیچی دیکە نەبوو. هەمووانیش باش دەزانن ئەو دەنگەی هەریەکە لە ئۆپۆزیسیۆنی ساختە و حیزبەکانی دەسەڵات لەو مەهزەلەیەدا هێنایان بە هیچ جۆرێک گوزارش نەبوو لە دەنگ و خواستی ڕاستەقینەی خەڵکی کوردستان. ئەگەر نا بە عەقلی کێدا دەچێت ئێستاش زۆرینەی خەڵک دەنگ بە حیزبەکانی دەسەڵات بدەن لە کاتێکدا 11 ساڵە خەڵکی کوردستانیان تووشی دەیان قەیران و چەرمەسەری کردووە و نیوەی خاکی کوردستانیشان بە قومار دۆڕاندووە. لە کۆتاییدا
ئەم راپۆرتە دەیەوێت ئەوە بە بیری حیزبەکەی چاڤیلاندا بێنێتەوە کە خەڵک دەزانێت کوێ حیزبی ڕەسەن و خاوەن خەباتی شاخ و شارە و باجی هەڵوێستەکانی خۆی دەدات کێش دەستی دووی دەسەڵاتە و لە پاڵ پرۆژە بازرگانیەکانیدا هەر ڕۆژەی لەسەر پەتێک یاری دەکات کەچی بۆ چاواشەکردنی ڕایگشتی ڕۆژێک بانگەشەی ڕوخاندنی حکومەت و ڕۆژێک بانگەشەی دروستکردنی حکومەت و ڕۆژێکیش بانگەشەی هەڵواسینی دەسەڵاتدارانی هەرێم دەکات و دەسەڵاتیش لە گوڵ کاڵتری پێناڵێت. لێرە و لەویەوە دەیبیستم هەندێک لە ڕێیس حیزبەکانی دەسەڵات گوایە باسی منەکەن وەڵن شاسوار وای کردووە ئەمەی کردووە ئەوەی کردووی. پەیامێکم بۆ ئەوان با باش گویان لێبێت سبەینێ هاتینە سەر حکم خوا بەو سەرەوە ئاگای لێتی یەکشتان لێ ببینم هەڵتانەواسین لە بەردەکی سەراو لە بەردەم قەڵا خوا ئاگادار.